ئەمە دوێنێ 35 ئاگدار کراینەوە کە کۆبوونەوەکێ لەگەڵ وەفدێکی تایبەت لە کەنەکەوە کاتوونە هەرێمی کوردستان و یانەوێ لەگەڵ لایەنە سیاسەکان و لەگەڵ چالاکوانان و لەگەڵ ژنان و پارتە سیاسەکان کۆبوونەوەی فراوان بکەن و بتوانن ئەو مەترسەی کە لەسەر هەرێمی کوردستان لە ڕووی داگیرکاری و لەشکرکێشی حکوومەتی تورکیاوە گەنگەشە بکرێت. ئێمە لە گروپی ئاشتی کە بریتە لە ژنانی پارتە سیاسیەکان و ڕۆڵی کاریان بینیوە لە ڕابردوودا لەسەر بەرجەستەکردنی ئاشتی لە هەرێمی کوردستان ئاگادار کراینەوە بەشدار بووین لەو کۆبوونەوەیەدا کە گەنگەشە لەسەر دوو بابەت بکەین. بابەتێکیان مەسەلەی ئەو لەشکرکێشەی دەوڵەتی تورکیا بۆ سەر باشووری کوردستان و گەنگەشەی دووهەمیان لەسەر ڕەوشی ژنان و ئافرەتان لە هەرێمی کوردستان کە ئێستا ئەبێ ڕەوشی ژنان لە چه ئەستێکا بێت گفت و گۆمان کرد بۆ ئەوەی بەڕاستی لە استراتیجێتی ئیشکردنی کەنەکە ئیش بکرێت لەسەر چارەسەرکردنی ئەو گرفتانی کە ژنان لە هەرێمی کوردستان ڕوبەڕووی ئەبنەوە بکرێتە استراتیجێک بۆ کۆی کوردستان بەگشتی و کوردستانی گەورە. ئێمە ئەو کۆبوونەوەی کە کردمان زیاتر ئاماژەماندا بەوەی کە ئەو فراوانخوازەی کە حکوومەتی تورکیا ئەیکات هیچ بەهانەیەک نییە بۆی کە خاکی هەرێمی کوردستان داگیر بکات، تەنیا فراوانخوازی و داگیرکاریە و زیندووکردنەوەی هەندێک ویلایەتی ڕابردووە لە کوردستان کە هەبووە لە 100 ساڵی ڕابردووە ئەبینین ئێستا ئەوە هجووم و ئەو کارەساتە گەورەی کە بەسەر دێهات و بەسەر گوند و بەسەر سروشتی کوردستاندا دێ شایستەی ئەوەیە کە هەڵوەستەی لەسەر بکرێ و قابلی ئەوەیە کە ئەبێ هەموو هەوڵەکانمان چڕ بکەینەوە بۆی بتوانین ڕۆڵی کارای خۆمان بگەڕین لە وەستاندنی ئەو داگیرکاریە. ئێمە ئەترسین لەوەی کە هەرێمی کوردستان وێ ڕایەوەی کە داگیر ئەکرێ مەترسیەکە یانی تری شێواندنی ژینگەی هەرێمی کوردستانە و سووتانی دار و درەختی هەرێمی کوردستان کە ئەمە بە جینۆسایدێکی گەورەی ئەزانین لە هەرێمی کوردستان کە بەڕێواچێت. بۆیە ئێمە وەک ئەرکێکی خۆمان بەڕاستی هەم گفت و گۆمان کرد هەم ڕاستپاردەکانماندایە کەنەکە و داوامان کرد کە هەوڵەکان چڕتر بکرێتەوە. ئێمە لە فراکسیۆنی گۆڕان ئەمە ئەمڕۆ یاداشتێکی تر پێشکەشەکەین کە لە ڕابردووش یاداشتێکمان هەردا لەو ڕۆکە بێ پەرلەمانی کوردستان کە دەستگای شەرعی خەڵکی کوردستانە و دەستگایەکی دەنگ پێدراوی خەڵکی کوردستانە هەڵوەستەی هەبێت و دەنگی هەبێت و بەڕەسمی ئەم هجوومە ئەم داگیرکاریە ئەم لەشکرکێشیە بۆ ناو قوڵای خاکی هەرێمی کوردستان پارێزەوە بە ڕێی گفتوگۆ و عێراق بەرپرسیار بکات لە پاراستنی سنوورەکان چونکە هەرێمی کوردستان هەرێمێکی دەنگ پێدراوە لە دەستوری هەرێمی عێراقە و ئەم هەرێمە بە دەستور ناسێنراوە بۆیە زۆر گرنگە هەم عێراق بێتە سەرخەت و هەم عێراق بەرپرسیارکەین لە پاراستنی سنوورەکانمان لەگەڵ تورکیا و گفتوگۆ لەگەڵ تورکیادا بکات. تورکیا ئەگەر مەبەستی پاراستنی سنوورەکانی خۆی توانێت لە ناو خاکی خۆیدا سنوورەکانی قایمتر بکە کۆتایی بە و لەشکرکێشی و هاتنە پێشەوەی بۆ ناو خاکی هەرێمی کوردستان بێنێت چکە ئێمە بە گرنگی دەزانین سەقامگیری سیاسی ئاشتەوایی نێوان گەلان و پێکەوە ژیانی هاوسەیەتی بە گرنگ و بە کاریگەر ئەزانین و ئێمە دڵنیاین لەوەی کە مێژوویکی هاوبەشمان هەیە لە ناوچەکەدا و جوغرافیەکی هاوبەشمان هەیە بۆیە ئەبێ هەم هاوسەیەتی هەم پێکەوە ژیان هەم ژیانی گەلان لە ناوچەکەدا کە گەلی کورد و نەتەوەی تورک بتوانن بە ئاشتی بە پێکەوەی بژین لە ناوچەکەدا و دوور بن لە هەر کێشە و گرفتێکی تر و بتوانین ئارامی بۆ ناوچەکە مسۆگەر بکەین.